هێزی پێشمەرگەی کوردستان لە هەموو کات و سەردەمەکانە بۆ هەر پێویستیەک بۆ خاک و نیشتیمان بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان ئامادە بووین. ئێستش لە هەستکردن بە بەرپرسیارەتیمان بۆ کۆمەڵی تەلاسیمای سلێمانی ئاگدارکراینەوە کە کۆمەڵەکە پێویستیان بەخوێنە. ئێمەش بە هەستکردن بە بەرپرسیارەتیمان هاتین بە دەم ئەو داواکاریەوە وەک خۆتان نەبین ئەمڕۆ پێشمەرگەکان خۆبەخشانە هاتوون لێرە زۆر بە هەستێکی ینی بەرپرسیارەتی زۆر باشەوە ئامادە بوون هەمویان بە خوێندان بە کۆمەڵەکە زۆر بە خۆشحاڵیەوە خۆتان ئاگدارن ئەمڕۆ ئێمە ئامادە بووین هەموو کاتێک لە هەر کات و سەردەمێک بۆ هەر جۆرە کێشەیەک یان هەر جۆرە بەرپرسیارەتێک بێت ئامادە بین و ئامادەین.